ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویست لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیە دەست پێ دەکەین. گیانبەخەتکردنی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ناڕزایەتیەکانی تاران. گیانبەخەتکردنی لانی کەم 12 هاوڵاتی کورد لە ناڕزایەتیەکانی ڕۆژی پێنجشەممەدا. دۆزینەوەی تەرمی محەممەد ڕەسوڵ مەردۆخی پاشنووسینی نامەیەکی ڕەخنەگرانە دژ بە خامنەیی. هەڕەشەی دام و دەستگای گەندەڵی قەزای ڕژێم لە خۆپیشاندەرانی بەشدار لە ناڕزایەتیەکان و ڕاگررتنی پەیوەندی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا. گیانبەخەتکردنی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد بە تەقەی هێزەکانی ڕژێم لە ناڕزایەتیەکانی تاران. بە وتەی سەرچاوەگادارەکان هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد کە لە ڕاوتی ناڕزایەتیەکانی خەڵک لە شاری تاران بە تەقەی ڕاستەخۆی هێزەکانی ڕژێم گیانی بەخت کردووە، بنەماڵەکەی ناچار بوون بۆ وەرگرتنەوەی تەرمەکەی بڕێکی زۆر باش بە ڕژیم بدەن. بە پێی راپۆرتەکانەوە گیان بەخت کردووە بە ناوی گوڵاڵە مەحموودی ئازەر ڕۆژی پێنجشەممە 18 بەفرانباری ئەمساڵ و لا خۆپیشاندانەکانی خەڵکی ناڕازی لە شاری تاران بە تەقەی هێزەکانی ڕژێم گیانی بەخت کردووە. بنەماڵەی هاوڵاتیە کاتێک سەردانی ناوەندەکانی حکوومەتیان کردووە لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە بڕێکی زۆر پارەیان لێوەرگیراوە تاوەکو تەرمی ڕۆڵەکەیان ڕادەستیان بکەن. شانی بەسە لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێکی زۆری دیکە لە هاوڵاتیان لە ئێران و کوردستان بە بڵاوکردنەوەی چەندین هەواڵ ئەم جەنایەتی ڕژیمیان ئاشکرا کردووە و جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە ئەم کردەوەی ڕژیم گوشارێکی چەند هێندە دەخاتە سەر بنەماڵەکان. گیانبەخەتکردنی لانی کەم 12 هاوڵاتی کورد لە ناڕزایەتیەکانی ڕۆژی پێنجشەممە. بە پێی راپۆرتەکان لە خۆپیشاندانەکانی شەوی پێنجشەممە 18 بەفرانباری ئەمساڵ 12 هاوڵاتی کورد بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەریەکانی ڕژێم گیانیان بەخت کردووە. ئەو هاوڵاتیانە ناسناوی 4 کەسیان بە ناوەکانی سیاوە شێرزاد تەمەن 38 ساڵ، عیرفان عەلی زادە، عەلی عەباسی و زەهرا مورادی بەدەستمان گەیشتوون کە بەهۆی بەشداریکردنیان لە ڕۆتی ناڕزایەتیەکانی شەوی پێنجشەممە لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە کراونەتە ئامانج و بەو هۆیەشەوە گیانیان بەخت کردووە. شایانی باسە بە پێی هەواڵی گەیشتووە بنەماڵەی ئەو 12 گیان بەخت کردووە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە گوشارێکی زۆر خراوەتە سەریان و هەروەها ڕژیم ناچاری کردوون بڕێکی زۆر پارەوەکو باش بە حکومەت پەرداخت بکەن. دۆزینەوەی تەرمی محەممەد ڕەسوڵ مەردۆخی پاش نووسینی نامەیەکی ڕەخنەگرانە دژ بە خامنەیی. ڕۆژی ڕابردوو هاوڵاتیکی خەڵکی شاری ماریوان پاش 6 ڕۆژ لە نووسینی نامەیەکی ڕەخنەگرانە دژ بە خامنەیی تەرمەکەی لاو شارە دۆزراوەتەوە. بە وتەی سەرچاوەگادارەکان محەممەد ڕەسوڵ مەردۆخی ماوەی 6 ڕۆژ پێش ئێستا نامەیەکی ڕەخنەگرانەی ڕوو لە عەلی خامنەی ڕێبەری کۆماری جەنایەتکاری ئیسلامی نووسی بوو. لە نامەکەدا ئاماژەی بە قەیرانە سیاسیەکانی ئێران کردهبوو. سەرچاوەگادارەکانیش جاخت لەسەرەوە دەکەنەوە کە تەرمیە و گیان بەخت کردووە نیشانەیەکی زۆر ئێشکەنجەی لەسەر بووە و ئاشکرایە دەستی ڕژیم لەم جەنایەتەدا بوونی هەیە. هەڕەشەی دام و دەستگای گەندەڵی قەزای ڕژیم لە خۆپیشاندەرانی بەشدار لە ناڕزایەتیەکان. بە پێراپۆرتەکان غۆڵام حسێن موحسێنی ئیژەیی بەرپرسی گەشتی دەستگای قەزای ڕژیم ڕایگەیاندووە کە پێویستە دەست بەسەر کراوانی ناڕزایەتیەکان بە شێوازێکی ئەلەنی و خێرا حکومەکانیان جێبەجێ بکرێت. بە پێی هەواڵی گەیشتوو ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە زۆربەی دەست بەسەر کراوانی ناڕزایەتیەکان تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم بەسەردیان ئەسپێندرێت و هەروەها لە ماوەیەکی کورتیشدا حکومەکانیان جێبەجێ دەکرێت. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕاوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری ئەمساڵدا چەند هەزار هاوڵاتی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعات کراون و هەروەها لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. هۆشداری کارناسانی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە پێشێلکردنی بەربڵاوی مافی مرۆڤ لە ئێران. ڕۆژی ڕابردوو کارناسانی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیە گۆشداریان سەبارەت بە بەرفراوانبوونی پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێران کردووە و خوازیاری دەستێوەردانی کۆمەڵگای نێودەوڵەتی لە جەنایەتەکانی ڕژیم بوون. بە پێی راپۆرتەکان لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە ڕاوتی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە کۆماری جەنایەتکاری ئیسلامی کۆمەڵێکی زۆر لە خەڵکی ناڕازی بە تەقەی ڕاستەوخۆ گیانیان بەخت کردووە و
هەروەها هەزاران کەسی دیکەش کە ژمارەیەکی زۆریان منداڵن لەلایەن سەرکوتگەرانی ڕژیمەوە دەست بەسەر کراون. لە بەردەوامی بەیاننامەکەشدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە لە ڕۆژانی داهاتوودا مەترسی دەستپێکردنی لە سێدارەدانی بەربڵاوی دەست بەسەرکراوان و هەروەها سەپاندنی حکمی قورسی زیندان بەسەر ناڕازیاندا هەیە. دوایین هەوڵ ڕاگررتنی پەیوەندی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا بە پێی راپۆرتەکان هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی سەرکوتی ناڕازیان لە ئێران و کوردستان پەیوەندیەکانی نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەمریکا بە تەواوی ڕاگیراوە. بە پێی هەواڵی گەیشتوو پەیوەندی ڕاستەوخۆی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا کە بە مەبەستی کەمکردنەوەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوخۆی ئێران دەستی پێکرده بوو لەلایەن وڵاتی ئەمریکاوە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی سەرکوتی ناڕازیان لە ئێران بە تەواوی ڕاگیراوە. بە وتەی کارناسانی سیاسی کۆمەڵگای نێودەوڵەتی ئەم کردەوەی ئەمریکا نەک تەنیا بەهۆی کێشە سیاسیەکان بەڵکو بەهۆی نەمانی مەشروعیەتی کۆماری ئیسلامی ڕوویداوە. هەروەها شایانی باسە کە بڕیار وایە کۆمەڵێک لە کارمەندانی گەورەترین بنکەی سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ناوی ئەل-عودەیدا ببورن لە قەتەر تاوەکو شەوی چوارشەمە 24 بەفرامبار ئەو بنکەیە جێبهێڵن و بۆ شوێنێکی دیکە ڕەوانە بکرێن. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردم کات و ساتێکی باش بۆ هەموولای.